بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بەها ئەخلاق پەرستش سێ کوچکەی شوناسی پێغەمبەری ئیسلامن صلی الله عليه وسلم. لەوانەیە ئەگەر ئەم سێ چەمکە ڕوون بکرێتەوە وەکو چەمکی گشتی و ئەخلاق ناسی پێغەمبەر و مامەڵەکردنی لەگەڵ کۆمەڵگا و خەڵکیدا زۆرترین سات و کاتەکانی ژیانی پێغەمبەری ئیسلام لەخۆ بگرێ. ئێمە هەوڵ دەدەین مەودای ئەمڕۆمان مەودایەک بێ قسە لەسەر ئەخلاق ناسی پێغەمبەری خوا بکەین لە مامەڵەکردندا. دەپرسین ئایا بۆ خۆی ئەخلاق چییە؟ ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەخلاق بەها کە کاتە قیام و هەروەها پەرستش چۆن ئەم سێ شوناسەی لە خۆیدا کۆ کردەوە یاخود چۆن کۆ بوویەوە لە کەسایەتی پێغەمبەردا. هەوڵ دەدەین لە بەرنامەی مەودای ئەمڕۆماندا قسە لەسەر ئەم چەمکانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر سەباح بەرزنجی توێژەر لە شەریعەتی ئیسلامی، مامۆستا نازم عەبدوڵڵا توێژەر لە فکری سیاسی ئیسلامی بەخێربێن بۆ بەرنامەی مەودا. دکتۆر سەباح پرسیارم نییە ئێستا سەرەتا ئەمەوێ لەم کات و ساتەدا چیت هەیە بۆ وەسفی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم لە دوای 15 سەدە نزیکەی هاتنە دنیایەوە. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان سەرەتا زۆر سپاس بۆ جەنابت بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە ئەم دەرفەتەی ڕەخسان لەگەڵ برای بەڕێز و خۆشەویست جەنابی مامۆستا مەلا نازم بتوانین چەند ساتە وەختێک لە سروشی یادی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم قسە لەسەر ئەخلاق و بەها و ئاکار و ڕەوشت و کەسایەتی فەخری کائینات محەممەد صلی الله عليه وسلم بکەین. لەبارەی ئەخلاقەوە، لەبارەی ڕەوشتەوە، لەبارەی پێناسەکردنی پێوەربوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم قسە زۆر کراوە. یعنی پێم وایە وەکو دەریایەک وایە کە کەناری نەبێ. قسەکردن لەسەر ڕەوشتی جوانی، لەسەر کەسایەتی، لەسەر ڕۆڵ و کاریگەری ئەو پێغەمبەرە نەک بە تەنها بەندە یا هەرچیە کەسە وەکو مەحویە فەرمێ چ مەدحێکت بکەم لایق بە تۆ یا خەیرە خەلق الله، منی بێ خێری نالایق کە جیبریلت سەناخوانە. یعنی لە کاتێکا خوای پەروەردگار وەصفی ئەکا وئینەکە لەعەلا خولوق عەظیم، لەلایەکا فەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، خۆی پێغەمبەرە فەرمێ ئینەما ئەنە ڕەحمەة مهدات، هەروەها فەرمێ ئینەما بوعثت لئوتمم مەکارم الأخلاق، ئینەما بوعثت معلما أدبني ربي 40 عاما ثم بعثني رحمة للعالمين. هەموو ئەم فەرمودانە و ئەو دەقانەی کە هەن کە ئەیکەین بە پێوەر و بە میعیار بۆ کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمانگەێنن بەو دەرەنجامەی کە ئەخلاق ئەگەر مەنزومەیەک بێ ناوەڕاستەکەی چەقەکەی بریتیە لە کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەگەر قەسیدەیەک بێ شابەیتەکەی بریتیە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەگەر کەونێک بێ خۆرەکەی بریتیە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. جا بۆیە لەم بارەوە قسەی زۆر ئەکرێ، بەڵام ئێمە ئەبێ هەوڵ بدەین لەم بەرنامەیەدا وێنایەکی گشتی بدەین سەبارەت بە پێگە و جێگەی ئەخلاق و ئاکار لە کەسایەتی پێغەمبەرە و لە بەرنامەکەیە و لە پەیامەکەیە بۆ ئەوەی خۆمانی پێ هەڵسەنگێنین و بۆ ئەوەی نەقشەیەکی ڕێگادا بنین بۆ خۆمان و بۆ ڕۆڵەکانمان لە داهاتوودا. سپاس دکتۆر. مامۆستا نازم ئەگەر زۆر جار لە کۆتایی بەرنامەکان ئاوترێ من لە سەرەتاوە بەڕێستەڵێ مەگەر تۆ ئێستا پێشکەشکاری ئەم بەرنامە بووی تا حەستە کرد چ پرسیارێک کرد لە میوانەکەت بکردایە لە وەسفی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم ئان و سات و کاتەدا کە بیرەوەری نزیکەی بە کۆتایی 15 سەدە لە هاتنە دنیایەتی لەوانەیە قسە و باز زۆر هاتووە، بەڵام من ئەمەوێ ئەم دەرفەتەی سەرەتا بدەم بە تۆ کە خۆت قسە بکەیت. بسم الله الرحمن الرحیم. دەستخۆشی بەرنامەکەتان لێ ئەەکەم، خۆی تەعالە تۆفیق و یارمەتیتان بە. پێ خۆشحاڵم لەگەڵ جەنابی کاک دکتۆر و ئەوی بەڕێزی شاپێکەوە تیشکێ بخەینە سەر ئەمیادە مەزنە کە لە خێر و بەرەکەتەکە بەشدار بین و بتوانین ئێمەش لە ناساندن و لە باسکردنی ئەو پێغەمبەر عەزیمەدا صلی الله علیه وسلم
پشکێکی بچووکیش بێ هەمان بێت. گەورەترین پێناسە بۆ کاسایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە کە خوای تعالی وەسفێکا فەرمی أعوذ بالله من الشیطان الرجیم ولكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. يعني ئەبینین چەند شتێک کە جەنابیش لە پێشتیە باس کرد هەمووی لەم ئاەتیا پێکۆ بەستۆتەوە. مەسەلەی ئەخلاق، بەها، عیبادەت. خوای تعالی فەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئوسوەیە بۆ ئوسوەی قودوە، پێشەنگ، پێشەوە، هەرچەند فەرقەیە لە بینی ئوسوە و قودوەیە. بۆ ئێوە ئوسوە بۆ ئەوەیەکەوە دەقا و دەق ئاکارەکانی چۆنە یەکێک چاوی لێ ئەەکەی تۆ بدوای دادەڕۆی. بۆ کەسا بۆچێ لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. هەمووی بەستۆتەوە بە عیبادەتەوە بە بەها ڕوحیەکانەوە. یعنی کەسێک ئەتوانێت تحقیقی ئەخلاق و ئەخلاقکە یان چاو لە پێغەمبەر کا صلی الله علیه و سلم ئومێدی خوا بێ، یعنی لەگەڵ خوایە پەیوەندی هەبێ، و هەروەها ئومێدی بە ڕۆژی دوایی بێ، و هەروەها ذیکری خوا و یادی خوا بکە. کەواتە لە مەسەلەی عیبادەت ئەخلاق لە کەسانێک زیاتر تەسبیتە بێت، جێگیرە بێ، کەوا زیاتر ئەهلی عیبادەت و خواپرسی و خواناسی و خۆڕازاندنەوە بە ئەخلاقەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و بەها ڕوحیەکان و چێژوەرگرتن لە یادی خوا، وەک خوای تعالی فەرمێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب. ئین دڵەکان ببەستنێنەوە بەسرێنەوە بە خوای تعالیەوە. ئەمە زیاتر ئەم بەستنەوەیە و ئەکا لە ئینسان تەبعیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم زیاترکە. چونکە هەموو تەبعیەتێک، هەموو شوێنکەوتێک عیبادەتێکە. مادام تۆ ڕەزامەندی خوای تعالی تەوێ، دیارە حتمەن باشتری هەوڵەدەی شوێن پێغەمبەر بکەوی. کەواتە لەم کات و ساتاوەی کە تۆ بتەوێ بیڵێ ئوسوەی حەسەنەی پێغەمبەر باسەکەی سەڵاسە. بەتەکید ئەوەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئوسوەیە بۆ ئێمەی قودوەیە کە ئێمە چاوی لێ ئەەکەین. طبعا فرقێکی شەیە لە بینی بەهایە و لە بینی ئەخلاقە. ئێمە ئەبێ ئەوها هەڵوێستی بەها قیەمین ئەوەی کە پاژمەوەی ناو کۆمەڵک هەموو شتێک چاکانی کۆمەلگا پێوترێ بەها. مەسەڵەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێک هاتووە لە ناو کۆمەلگای عەرەبیە، کۆمەڵێ بەهای بەرزیان هەبووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پشتیوانی لێ کردو و هێشتۆتەوە. کۆمەلگاش پێوەی متەمەسیک بووە. بەڵام بەها بە درێژایی مێژوو دروستە بێ، بەکتۆپڕی دروست نابێت. ئەخلاق ئەوەیە تۆ کەسێ پەروەردەکەی مەسەڵەن لەسەر ڕازگۆیی، کەسێک کە مەسەڵەن لەو پێش لەواچی وانەوە بێ، بەڵام تۆ کە ئەهلی ئیمانە فێرەکەی ڕازگۆ بێ، فێرەکەی ئەمین بێ، فێرەکەی دەستپادرا و ڕێسای دیاریکراوە. کەواتە ئەخلاق کۆمەڵێ ڕێسا هەیە تۆ ڕۆژانە لەسەری ئەڕۆی فێریەکەی بە تەعەلومە. بەڵام بەها ئەوەیە خۆی لاو کۆمەلگا کۆمەڵێ هینی بە نرخە، کۆمەڵێ ئاکار و ئاداب و نەرێتی بە نرخە ناو کۆمەلگا هەیە، تۆ لەسەری ڕۆی بە تەکید ئەخلاق بەهێزتر و قایمتریشەکە. بەڵێ سوپاس مامۆستا نازم. کاک دکتۆرەکە پرسیارەکەت یعنی تۆزێ جەوهەریە. خوای گەورە ئەو تەئکیدکردنەوەیە چییە؟ فەرمووی وئینەکە لەعەلا خولوق عەظیم. یعنی زۆر ئەو تەئکیدە ئەکاتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر لووتکەی ئەخلاق، یعنی چەمکی ئەخلاق لەوێ بۆ پێغەمبەر هەڵبژێرا. یعنی خوای گەورە بۆ تەئکید لەم چەمکە ئەکاتەوە. ئەو ئاەتی کە هەمومان لەبەرمانە وئینەکە لەعەلا خولوق عەظیم، ئەبێ بزانین لە چ سیاقێکە هاتووە، بۆ وەڵامدانەوەی چییە. ئەوسا ئەتوانین وەڵامی جەنابەت بینەوە. واتە پێشی ئاەتەکە و دوای ئاەتەکە. بەڵێ نون والقلم وما يسطرون ما أنت بنعمة ربك بمجنون وإن لك لأجرا غير ممنون وإنك لعلى خلق عظيم. دیارە ئەمە سەرەتای سوورەی قەلەم یا سوورەی نون چەند چەمکێکە بەسێ بەیەکەوە، یعنی وەکو بناغا دای ئەڕێژێ بۆ بینای سوورەتەکە خۆی. یەکەم مەسەلەی علم و زانست و پێنووس و خامە و ئەمانە دەستپێکن بۆ هەموو گۆڕانکاریەک لە ناخی مرۆڤدا، لە ئاستی کۆمەڵگادا و لە ئاستی هەموو مرۆڤایەتیدا. ئەوە نون والقەلەمی وما یسطرون. یعنی حتا خوای پەروەردگار ئەم مەسەلەیە کردووە بە شێوەیەکی ڕەهای هێناوێتی کە هەر چیە نووسراو بێ و حەقی نووسینی هەبێ ئەبێ ئەمە بەبایەخەوە سەیری بکەین. اینجا فەرمێ خوا نیعمەتی ڕشتۆ بەسەر تۆیە کە پەیامێکت پێیە، پەیامێکی علمیە، پەیامێکی زانستیە، پەیامێکی میعیاریە. میعیار خۆی کە باسی ئەخلاقە کرێنی لە ناخی ئینسانە پێوەرێکەیە، ئەو پێوەرە لەگەڵ پێوەرە گردونیەکان هەیە کە گرێتەوە.
اینجا ئەوانە هاتن مشریکین بێ باوەڕان ئەوانەی کە دژی ئەم پەیامە بوون تاعنیان لە کەسایەتی پێغەمبەرە کرد لە ڕووی تێگەیشتن و فامەوە و لە ڕووی زەبت و لە ڕووی ئەخلاقەوە هەلەو ئەمجایان و ئەمە دیوانەیە شێتە خوا فەرمی ما ئەنتە بنیعمەتی ڕەبیکە بیمەجنون تۆ لە مستەوایەکی عەقڵیای خوا ئەو نیعمەتەی بەسەرا ڕشتووی کە تۆمەتی شێتیدان لە تۆ سەر ناگرێت وئینە لەکە لە ئەجرم لە تۆ ئەهلی کاری چونکە شێت ناتوانێت کاری من مەوزون و منسەجم بکە جگە لەوەش وئینەکە لە عەلا خولوق عەظیم تۆ مشریفی حتى نافرمي إن لك أجر خلقا عظيما نالت تو خلقي عظيمته فرميته مشرفي إشراف ده بسر خلقي عظيمة كامل باصطلاح زاناني روان بيجي بيوتي كناية عن نسبة يعني تو لباتي بيك يبلي تو زاني يلي تو واي لسري زانايه يعني ما كناية إديوم يكبكاري هنري بو جاگير كردني معنا باشا كخوا بي فرمي وإنك لعلى خلق عظيم يعني تۆ مشریفی لەسەر ڕەفتارێکی بەرز یارە ئەم ڕەفتارە بەرزە بەکراوەی ئەهێڵێتەوە بەکراوەیی چونکە بە شێوەی تەنکیریە ناوێتی دوایی بە تێپەڕینی کات بە هاتنە خوارەوەی قورئان بە جێبەجێکردنی فەرمانەکانی خەڵک لە کەسایەتی پێغەمبەرە ئەو خولوق عەظیمەیە بینن خولوقی عەظیمە بینن چونکە ڕەفتارەکانی ئەو دوایە بن بە سەرمەشق ئەبن بەو مۆدیلەی کە خەڵک چاوی لێ بکە شێوازی هەڵسان و دانیشتنی شێوازی بانگەوازی شێوازی پەروەردەکردنی مامەڵەکردنی لەگەڵ خەڵک لەگەڵ ماڵ و مناڵ لەگەڵ خێزان لەگەڵ دۆست و دوژمن لە بینی خۆی و خوایە ئەمە هەمووی ئەخلاقیاتە بەڵام دوایی هات خەڵک دێت تەوزیعیەکە ئەڵێ ئەخلاقیاتی فەردی ئەخلاقیاتی ئوسەری ئەخلاقیاتی کۆمەڵایەتی ئەخلاقیاتی دەوڵەتمەداری یعنی هێشتا ئەمە تعریف نەکرا ور نەکرا ئەمە ئاکراوەیە بۆ ئەوەی خەڵک ئیترە و کاتە پێغەمبەرەکە خۆیە بێ بە میعیار چونکە ئەمایەتەکەیەتە خوارەوە خەڵک ئەیانێ بزان ئەخلاق چییە خەڵک لە ڕووی ئەخلاقیەوە سەیری هەموو پەیامێکەکەن لە ڕووی ئەوە هەڵگیری ئەم پەیامە چەندێ پابەند و وەفادارە بەو چەمکانی کە هێناوێتی کاتێک کە سەیری کە خوای پەروەردگار ئەو بڕیارە ئەدا کە فەرمیەوە ئینەکە لەعەلا خولوق عەظیم ئیتر دۆست و دوژمن سەیری ئەم محەممەدە خۆیەکەن لە چاوی ئەوە ئیسلامە بینن يعني ئەوە کەن بە میعیار بۆ هەموو حکومەکان حکومە بڕواییەکان حکومە ئاکاریەکان لەگەڵ حکومە پەرستشیەکانیش کەواتە کە خوای پەروەردگار فەرمی وئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەمە دەرگایەکی کردەوە بۆ ئەوی خەڵک هەموو فۆکۆس و هەموو سەرنج و هەموو تێڕامانێکیان لەسەر کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەگەر کەسایەتی پێغەمبەر نەبوایە ئیسلام لە مەکەوە نەیەگەیشتە مەدینە و لە مەدینەوە دووبارە فەتحی مەکەی پێ نەئەکرا ئینجا جەزیرەة العەرەب نەبوو بە مسلمان و لەوێشەوە ئەم پەیامە نەبوو بە پەیامێکی ئیقلیمگیری جیهانی بەڵێ ئەمە سانازم تۆ لەسەر ئەو چەمکەی دکتۆر سەباح ڕوونی کردەوە لە چەند ڕەهەندێکی جیاوازەوە تۆ چیت هەیە لەسەر ئەو چەمکە لەو کاتانە خوای گەورە و ئاەتان نێرێتە خوارەوە بە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم لە بەرامبەر ئەوە کە کۆمەڵی شتی پێوترێ دیارە مخاتەبەی کۆمەلگاکرێت لەو کاتەوە ئاەتە دێتە خوارەوە ئەو کاتانە بۆنە ئەزمە یاخود ئەوەی کە پەیوەست بوو بەوەی کە کۆمەلگا تێبگا لەوەی ئەخلاق چییە خوای گەورە بەم شێوەیە ڕوونی کردوێتەوە لە ئاەتێکە لە وەحیا بۆیە نێرێتە خوارەوە بالإضافة بۆ ئەوی کە دکتۆر پرسیاریان کرد لە دایکمان عایشە خوا لێی ڕازی بێ لەسەر سەبارەت بە ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی کانە خولوقه القورآن قورآن ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه و سلم قورآنیش لا تنقضي عجائبه بەردەوام گەورەی و ئیعجاز و نهێنیەکانی دەردەکەوێت قورآن بۆ زەمانێک بۆ کاتێک نییە تەواو بێ ئەخلاقیش تایە تەواو بێ قورآن تا کۆتایی زەمانە تا ڕۆژگار ڕۆژ لە ڕۆژهەڵاتەوە هەڵبێ لە ڕۆژاوە ئەوە بێ قورآن هەیە کاتە قورآن بەردەوام عەزەمەت و گەورەیەکەی دەرەکەوێت بۆیە یەکێک لە گەورەی ئەوەی کە وئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەوەی تەئکیدی ئەوە کاتەوە عەزەمەتەکە لە چیایە کە ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه و سلم قورآن بووە بۆیە ئەخلاقی پێغەمبەری صلی الله علیه و سلم لە کاتێکە کە ڕەنجی داوەتەوە لە شخصیەتی خۆیان لە کەسایەتی خۆیان لە معاملات و هەڵسوکۆتیە بووە مەسەڵەن ئەگەر بێت و ئێمە بەراوردی پێغەمبەر کەین صلی الله علیه و سلم لەگەڵ پێغەمبەرەکانی ترە ئەبینین کۆمەڵێک وەزعی پێغەمبەر هەیە صلی الله علیه و سلم لەواشێت تۆ لە پرسیاریشتریشت بێ احتیمالە
جیاوازە لەگەڵ پێغەمبەرانی ترە مەسەلەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قورئان فەرمێ چی فەرمێ فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم من أخلاقك ونيا دەی ئەوەی کە بە دەم عیسا عليه الصلاة والسلام هەڵێ بەستن کە واژنیە کە بەحساب لە ئینجیلە هاتووە ئەڵێ من ضربك على خدك الأيمن فأدير له خدك الأيسر کەسێک لای زلێکی لای ڕاستدا و لای چپژی بالێژ با ئەمە ینی ئەمە ئەگەر دای بنێن بە ئەخلاق هەچەند عیسا عليه الصلاة والسلام لەوە دوورە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ئەخلاقی نییە فمن اعتدى عليكم فاعتدوا عليه مثل ما اعتدى عليكم يعني چی زلێک لە دەولاشی وێنە زلەکەی خۆتی لێبەرەوە لە ئیسلامە ئەوەی هەمادام بە حەق بێت بەڵام ماوە ساگەرم چەمکە بڵێن چەمکی ئەخلاق ئێمە ورترکەینەوە لەگەڵ پێغەمبەرانی ترە یعنی لە پێغەمبەرێکەوە بۆ پێغەمبەری کۆتا پێغەمبەر خاتەمە لە ئەنبیا جیاوازە یاخود هەر هەڵگری یەک محتەوە و ناوەڕۆکە کە خوای گەورە لە ڕێی وەحیەوە ناردوێتی و باسی ئەخلاقیاتیانی کردووە کۆمەڵێک سەوابیتی ئەخلاقیەوەتە نەگۆم بنەما و نەگۆڕی ئەخلاقی هەموو پێغەمبەران متفقن تایە ئەمە عەدلە ئەمە ڕەحمەتە ئەمە شەجاعەتە ئەم بنەما گەورەکە ئەمە تەواضوعە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوان هەندێکیان مەجاڵیان فریا نەکەوتن ممارەسەیکەن لەبەر هەم کەمی مەدای شریعەتەکەیان هەم لەبەر ظروف و وەزعان بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبەرەوەی پێغەمبەری آخر زمانە کۆتا پێغەمبەرە فریای ممارەسەی هەمووی کەوتووە نەگۆکو شخصی خۆی عمرەکەی 20 ساڵێک پێغەمبەرایەتی کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم کەواتە مدەکەی نەک لە ژیانی خۆی هەمووی ممارەسە کردبێ بەڵکو لە قورئانەوە ممارەسەی کردووە بۆیە ئەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکە کە ئەخلاق و ئاکارەکانی کە پیادەی کردووە لە ڕوانگەی قورئانەوە کردووی لە ڕوانگەی هەڵسوکۆتی لە قورئانەوە چۆن بووە بەو شێوەیە کردوتی بۆیە ئێمە ئەگەر بێت و بەراوردێکین لەگەڵ پێغەمبەرانی پێشووە مەسەلەن پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم ئوتیت خەمسا لم يؤتى أوتيت خمسا لحديث في الشورى كفرمي ستا بينجيا شديان ششتم دراوتي بيغمراني في شوي من نيان دراوتي مثلا أوتيت جوامع الكلم بيغمر فرمي صلى الله عليه وسلم متى يبد من ديمنا جماع الكلم يعني خوي تعالى بلاغور ومجيش ياوتي بكرترين وشا زورتريني بيان كردوا مثلا جعل لي الأرض مسجدا وطهورا أحلت لي الغنائم وجعلت مثلا خاتم النبيين كتاب بيغمرم وهروها أمانكم ملت هاي بدمندية مثلا نصرت بالرعب مسيرة شهر أما كمال تایبەتمەندیە تایبەت پێغەمبەر صلی الله علیه و سلم بێژ گەلەوەی کە قورئانیش ئەمە تایبەتمەندیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچ پێغەمبەرێکی تر نیان وەلەوە پێش چونکە قورئان خوای تعالی فەرمێ إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون خوای تعالی پارێزگاری لێ کردووە انحراف و تەویل و تحریفی بەسەرانایە بەڵام کتێبەکانی تر وانە بوون بەڵا سوپاس مامۆستا کاک دکتۆر ئێمە ئەگەر سەیری ژیانی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم بەر لەوەشی وەحی بۆ بێ و بێ بە پێغەمبەر هەر خوڵق و ئەخلاقیاتی لەناو کۆمەڵگا لە قوڕەیشا لە سەرەتاوە کە هات یعنی جیاواز بوو لەناو کۆمەڵگاوە ئایا بەشێک لەوەی کە ئەو جیاکاریەی کە بۆی کراوە وەصف کراوە بە ئەخلاق بەشێکی پەیوەست نییە بەو ئەخلاقە چۆنەڵی ئەوەی کە لە تەمەن و لە ناو ژیانی خۆی هەر لە سەرەتاوە هێناوێتی و خۆی گەورە هەر بەو شێوەیە باری هێنا و ئامادەی کرد بۆ ئەوەی کە وەحی بۆ بنێرێ ئەمە بەشێکی پەیوەست نییە بۆەوە بەڵێ پێش خی پەروەردگارە فەرمی والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى إن جاء ئەهێنێتە بەرچاوی دیمەنەکان ئەلەم یەجیدکە یەتیمەن فەئاوە ووەجەدەکە ضاڵا فەهەدە لەو کاتەوە کە لەدایکە بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەژێر ڕیعایەت و چاودێری خوایە یعنی تربیەت و عنایەتێکی ئیلاهی بەنسیب بووە بەنسیبی کەسێکی تر نەبووە ئەوە خۆ هیچ کەسێک ناتوانێت مناقەشەی ئەم مۆزوع بکە بڵێ وان نەبووە کەواتە ڕێخۆشکردن و تەمهیداتێکی ئیلاهی هەیە بۆ پەیدابوون و بیعسەتی ئەم پێغەمبەر ئەوە حەقیقەتێکی مسلەمە لە ڕووی تاریخیەوە و کەس ناتوانێت کۆڵی لێ بکە یعنی من لێرەدا ئەڵێم هەر کام لە پێغەمبەران عنایەتێکی خواییان بەنسیب بووە بەڵام پێغەمبەری ئیسلام جیا لەو عنایەتە ئیلاهیە ئەوەی ببوو لەوەی مامۆستا نازم وەڵامیە و یەکێکە ئەین لە تەوەرەکان یعنی ئەمەوێ ئەو جیاوازی ئەو جیاکاریە لە پێغەمبەرەکانی کە ڕوون بکەیتەوە بەڵام دەرفەتێک وەرەگرین ناوبڕێک و دوای ناوبڕەکە وەڵامی پرسیارەکەم بەرەوە
بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو کاک دکتۆر بەر لە ناوبڕەکە یعنی ئەوەمان باس کرد کە جیاکاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕووی ئەو تەمهیداتی بەڕێزت هێمات بۆکەوە لە ڕووی ئەخلاقەوە کە خوای گەورەش وەسفێکا لە چەند شوێنە یعنی ئەو جیاکاری ئەو لەگەڵ پەیامبەرەکانی ترا چییە؟ نمونەی هەموو پێغەمبەرێک نمونەی بەرزی ئەخلاق بۆ لە سەردەمی خۆیان، یعنی هیچ ملاحەزەیەکی ئەخلاقی لەسەر کەسایەتی پێغەمبەران نییە، تەنان دەست لەلایەن دوژمنەکانیانەوە. یعنی بۆ نمونە قەومی لووت گلەییان لە حەزرەتی لووت ئەوەیە کاڵن تۆ پاکی، گلەیان لە پاکێکتەکەیەتی. ئەمجا ئیبراهیم گلەیان لەسەر ئەوەیە بتشکێنە، موسا گلەیان لەوەیە ئەڵێن تۆ مناڵێکی بچووک بووی ئێمە بەخێومان کردی، ئیتر نایان داڵ مناڵە بچووکە چۆن بوو بۆ کەسایەتیە. یعنی هەموو گلەی پێغەمبەران، گلەی خەڵک لەسەر پێغەمبەران، گلەی ناحەزەکان لەسەر پێغەمبەران کە تەحلیلیەکەی گەورەی پێغەمبەران نیشانەیە. پێغەمبەری خوش بە هەمان شێوە، یعنی نمونەی ئەخلاقە لە هەموو تاریخی مرۆڤایەتیە. یعنی ئەگەر ئەوان هەر کامێکیان بۆ قۆناغێک لە مێژووی مرۆڤایەتی نمونەی بەرزی ئەخلاق بوون، ئەمانە هەر هەمویان کۆکەرەوە کەسایەتی ئەخلاقیەکانیان لە کەسایەتی خولوقی و ڕەوشتی و ئاکاری پێغەمبەری خوا بەرجەستە بوو. ئەکرێ بڵێن چەمکی ئەخلاق بۆ خۆی کۆڵەکەیەکی ئەساسی پەیامی پێغەمبەرانە یا بڵێن پێغەمبەری هەموو پێغەمبەران بۆ چەسپاندنی تەوحید هاتوون و ئەو تەوحیدەش دینەمۆیەکی وەهایە لە وجودی ئینسانە کە سیستمێکی ئەخلاقی لە ناخیا دادەمەزرێنێ کە پێشەوەی قانون محاسبەیکە خۆی محاسبەی خۆیەکە. خۆی ئەخلاقەوەیە لە ناخی ئینسانە چاودێرێک پەیدا دەبێ کە پێی ئەڵێ باش ئەمەیە و خراپ ئەمەیە، باش بکە و خراپ مەکە، کە باشەی کرد ئافرینی بۆکە، کە خراپەی کرد نەفرینی لێکە، خۆی نەفرین لە خۆیەکە. هەر کاتێ ئەو زابیتە ئەخلاقی لە وجودی ئینسانیا دروست بوو بە دافعێکی ئیلاهی دروست بوو، چونکە زۆر جار کەسێکە ئیمانیشی نییە بەڵام زابیتێکی ئەخلاقی بۆ دروستە بێ، ئەم ئەخلاقە نابێ بە ئەخلاقی دینی، ئەبێ بە ئەخلاقێکی ئینسانی، بەڵام چونکە دافعێکی ئیلاهی و لە بەرخاتری خوا نییە لە پشتی مەوزوعەکەوە نابێ بە ئەخلاقی دینی. ئەخلاقی دینی ئەوەیە کە تۆ بە پاڵپشتی تەوجیهات و دەستوراتە ئیلاهیەکە محاسبەی خۆتەکەی، یعنی هەمیشە زەختەکە لەسەر خۆت زیاترە. بەڵام دوهجار کاک دکتۆر بڵێن ئەخلاقە دینیەکە بۆ خۆی ڕێخۆشکەر یاخود دەواازەی ئەخلاقە ئینسانیەکەش نییە، دینەکە هەندێکەوە ئینسانیەکە. میسالێکی بەسیتە بۆ بێن، وەلێمە لە سیستەمی خوێندنە بەکالۆرۆسمانەیە، ماستەرمانەیە، دکتۆرامانەیە. ئەوەی گەیشتە دکتۆرایتر لۆ لێنێ پرسی ماستەر هەیە یا بەکالۆرۆسدەیە وایان نە. ئەخلاقی دینی یا ئەخلاقی ئیسلامی واتە دکتۆرا لە ئەخلاقە. ئەوانی تر لیان کەم ناکەیتەوە، بەڵام هەنگاوێکن بۆ گەیشتن بەرەو ئەخلاقی ئیسلامی. نمونەیەکی زۆر بەسیتە بۆ بێن. لە ئیسلامە ڕێگە دراوەی بەوەی کە موسڵمان زەواج کا لەگەڵ ئەهلی کتاب، یعنی پیاوێکی موسڵمان ئەتوانێت ئافرەتێکی ئەهلی کتاب مارەکە، بەڵام ئەمریشی پێیەکە ئەڵێوێت چاکبی لەگەڵیە، ئەبێ بە جوانترین شێوە لەگەڵی بجوڵێتەوە. ئەگەر ویستی بچێ بۆ مەراسیمی دینی خۆی ئەبێت تۆ بیگەێنی بە ئەمنیەتەوە، نەک زۆریش لە خۆت بکەیت، وەکو واجبێکی دینی ئەیگەێنی بە کلیسا بچێت لەوێ عیبادەتی خۆی بکە. لە دینی پێش ئیسلامە، لە دینی مەسیحیەتە، مەسیحی بۆی نەبووە زەواجکە لەگەڵ غەیری مەسیحی ئللا بە یەک مەرج نەبێ، ئەبێ وعدی لێ وەرگێ ئەویش بێ بە مەسیحی. بەڵێ لە دینی پێش مەسیحیەتە، لە دینی یەهودا بەو مەرجەش هەر ڕازی نەبوون بەوەی کە پیاوێکی یەهودی ئافرەتی غێرە یەهودی مارە بکات. تەماشاکەی ئیسلام تەدەڕوجی کرد، گەیانوەتە کوێ؟ گەیانوێتە ئەوەی کە تۆ بۆت هەیە وەکو موسڵمانێ ئافرەتی مەسیحی، ئافرەتی یەهودی، ئەوەی ئەهلی کتابە مارەی بکەی و تەنانەت پەروەردەی مناڵەکانی شت بیتە دەستیان، دەستی ئەو. ئەمە چی؟ ئەمە تەکمیلی ئەخلاقە، یعنی دکتۆرایە لە ئەخلاقە، دکتۆرایە لە تەسامحە.
پێغەمبەر ئەمەی بە پایان گەیاند گەشتە لووتکە لە سەردەمی پێگومان پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکی ئێمە خراپ حاڵی بۆ لێ وازانێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ئیشیەوە بۆ کافر بکوژە و شمشێر با لەم نەخر با بگەن پێغەمبەر صلی الله عليه وسلم میوانی هەبوو بتپەرست بوو بە میوانی چۆ بە ماڵی پێغەمبەر بتپەرستیش بوو هەبوو بتەکەی لە گیرفانیا بوو هەر کاک دکتۆر هەر ئوسوڵ و ئەخلاقی شەڕ و مەیدانەکانی غەزا و جیهادیشی هەبووە لەوێ هەموو ئەمەڵە ئوسوڵیات و ئەخلاقیاتی تایبەتی هەبووە جا بۆیە مەسلەی ئەخلاق ئەگەر جوان وشی بکرێتەوە لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی ڕۆژانەیە عادی کوڕی حاتەم دێت بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی خوشکەکەی ڕزگارکە خوشکەکەی بەدیل گیرا بوو لە جەنگێکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیبینێ و لە مەدینە ئەزانێ ئەمە عادی کوڕی حاتەمە ئەیباتەوە بە ماڵی خۆی عباکەی خۆی بۆ ڕاخە ئەمجا خاتری شێگرێت لەبەر خاتری نەک خۆی خاترەوەی کە باوکی کاتی خۆی بەخشندە بووە و ناوبانگی بەباشی دەرچوو و بێ هیچ مینەتێک خوشکەکەیشی پێ بەخشێ و ئەینێرێتەوە ئەخلاق بەڵێ ماوەسا نازم کەواتە ئەوەی کاک دوکتۆر هێمایی بۆ کرد کەواتە ئەو ئەخلاقی کە لە دینە بە شێوەیەکی گشتی بۆ پێغەمبەران وەک خۆشت پێشتر هێمات پێکرد و هەروەها کۆتا پەیامبەر کە وەصفی ئەکرێ بە لووتکەی ئەخلاق و لە مەرتەبە و پلەیەکی بەرزایە ئەمە بۆ خۆی ئەخلاقی ئینسانیەتیشە ئەخلاقی مرۆیە هەروەکو کاک دکتۆر شوبهانی بەوسێ پلەی خوێندن کە دوایینیان دکتۆرای و مەرحەلەکانی پێشتر پێویست نییە پرسیاری لەبارەوە بکرێ کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە لووتکەی ئەخلاقی ئینسانیەتی شابووە ئەم لووتکەی ئەخلاقی ئینسانیەتە چۆن ئەو توانی لە کۆمەڵگاکەوە تەرجەمەی کا بۆ ئەمری واقع کە کۆمەلگای مرۆڤایەتی وەکو ئەخلاقیاتی دینی تعریفی ئەخلاقەکەی نەکە وەکو ئەخلاقیاتێکی ئینسانیش لێی بڕوان ئەوەی کە خۆی تەعالا فەرمێ دەربارەی وەصفی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين رحمة للعالمين عالمين يعني مرۆڤ بەعام و غەیری مرۆڤیش با بڵێن عالەمی جن جیهانیان جیهان خۆی تەعالا وەکو ڕەحمەتێک ئەم ڕەحمەتە بۆ غەیری موسڵمان چییە؟ یعنی چییە؟ بەڵێ ئیسلام خۆی هەر هەڵسوکۆتی موسڵمان سلوکی پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئان ڕەحمەتە بۆ هەموو کەسێک بەڵام کۆمەڵێک ئاکار هەیە ئیسلام زۆر تەرکیزی خصوص سەری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خودی خۆیە ئەوانەی کە مشتەرەکاتی ئینسانیە واتە هەموو مرۆڤەکان ئەخلاقی مرۆڤایەتین ڕێزی مرۆڤایەتی تایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەرکیزی خستۆتە سەری نەهاتووە مەسەلەن تەنیا باسی ئەو ئاکارانە بکە لە بینی مسلمانەکان لە بینی خۆیانە بەبەزەیی بن لە بینی خۆیانە بەخشندە بن لە بینی خۆیان یارمەتی یەکتری بن لە بینی خۆیانە ئەمین بن ئیندزی لە یەکتری نەکەن ئەمە هەموو بۆ هەموو ئینسانەکان یەکسانە ئەمجار لەگەڵ ئەوەشە کە خۆی تەعالا فەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم يعني خوي تعالى باسي خطاب لقى مروفاتياك أي مروفينا إيو مروف كان بسنتر بيك وقفتوقو وحوار وهاوكاري يكتري وتعارف لبيني خوتانا بمشي ما عمل بكن بوي أو رحمتيك الإسلام هي بۆ مسلمانیە بۆ غیری مسلمانیشە ئەلەوەیە ئیسلام هاتووە ئینسانی کردۆ بە سنتەر ئینسانی کردۆ بە مەرکەز مەسەلەن جارێک ئەڵێ جەنازەیەک لە فەرمودەیە هاتووە لە سیریا هاتووە جەنازەیەک ڕۆیشت بە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا لەبەری هەستا وتیان ئەی پێغەمبەری خوا ئەو جوولەیەکێکە فەرمووی ئەی ئینسان نییە مرۆڤێکەتەوە ڕێزی لەگەڵ وەکو مرۆڤێک ئەمە ئەخلاقە کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی مرۆڤێ وەکو مرۆڤێ ڕێزی لێگرتوون جا ئەمە ئەو مرۆڤە مەسیحیە بوو بێ جوولەکەیە بوو بێ مشرکیەک بوو بێ وەکو کاک دکتۆر باسی کرد یان هەر هیچ دێنێکینەوە بێ وەکو مرۆڤێک ڕێزی لێگرتووە حورمەتی کردووە کەسایەتی پاراستووە حتا تەماشای سوڵحی مەدینەکە ینی سوڵحی پێوترێ وەسیقەی مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتووە ئیتفاقێکی زۆر تند و قایمی نزیکەی 40 خاڵ 40 بەند لەگەڵ جوولەکە و مشریکین و خەڵکی ئەوەیە کردووە مافیان پارێزراوە بێ کەسایەتیان پارێزراوە بێ دینیان پارێزراوە بێ شەرەفیان پارێزراوە بێ ئەمن و ئاسایشیان پارێزراوە بێ وەکو هاوڵاتیەک ئینی هەموو مافەکانیان پارێزراوە بێ کەواتەی ئیسلام ئەوە نییە کە دوو مسلمان چۆن پێکەوە مەعامەلەکەن تۆ جاروایە دوو بران پێکەوە مسلمانن دوو حەقتا مەسەرێک وێ حەقی مسلمانەتی و برایەتی ئەبینی مسلمانی و غیر مسلمانیش دراوسەیەکتا حەقت بەسەریەوە حەقی دراوسێتی حەقی مرۆڤایەتی بەسەریەوە بەسەریەکەوە هەتانە
کەواتە گرنگی ئیسلام لە مەرەتەرکیزی خسووە سەر مرۆڤایەتی ماوەسا نازم ئەگەر ئێمە لێرە وەکو فتواش قسە نەکەین یانی نەبێ بەوەم بەرنامەکەی من حەزەکەم زیاتر لە بەعدە فکری و معریفیەکەەوە قسە لەسەرەوە بکەین لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم کێشە دروست کێشەی زۆر هەبووە هەم لە ناو تاریخی ئیسلامی هەم لە ناو ئینسانیەتیشا و لە ناو ئومەتەشا کە ناو نراوە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم بە بڕوای ئێوە یعنی ئێمە ئەکرێ بڵین کاڵبوونەوەی یان نەمانی تارمایەکانی ئەخلاقی پێغەمبەریا کاڵبوونەوەیەتی ئەم کێشە و گیر و گرفتە کۆمەڵایەتی و کۆسپە گەورانە لە بەردەم ئینسانیەتا دروست بۆ ئێمە ئەکرێ یعنی ئەو حکومە بین ئەو قسە بکرێت لە فەرمودەیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم باشترین کات ئەو کاتیە کە منی لێم لەبەرەوەی شخصی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم قورئاندا ئابەزێ و خۆشی وەکو قورئانێکی زیندوو لە ناو خەڵکا و خەڵک چاوی لێکە تەماشایەکە چاوی لێکە یعنی کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێکی ئەتیادی نەبووە یعنی خەڵکی کە بینیویانە خۆشیان ویستووە حەزیان لێ کردووە چاوی لێ بکەن حەزیان کردووە چۆن بووە ئەوها بن لە هەڵسوکۆتیانە لە خواردنیانە لە خواردنەوەیانە لە علاقی کۆمەڵایەتیانە لە هاوکاریانە لە هەموو سیفەت و ئاکارەکانە یعنی حەزیان کردو وا بن ئەمە کەواتە ئەمە هەر شخصی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ڕەحمەتێکە دوای ئەوە هاوڵەکانی پێغەمبەر دوای ئەوە شوێن کەوتوی هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی ئەم سێ کاتە ئەم سێ سەردەما ئەکا بە باشترین سەردەم بۆ چونکە سەردەمێکە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵبەت ئەکرێ ببوورە وەڵامەکەت بیر نەچێ یعنی ئێمە ئەکرێ بڵین مەبەسی یعنی کاڵبوونەوەیان نەمانی ئەو کاریگەری خۆیەتی کە فەرمێ ثم الذين يلونهم ثم الذين يلونهم ئەوەی مەبەستە بەتەکید بە دەرەجەی یەکەم ئەوەیە کە ئەو کۆمەلگایە کە لە کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوورەکەونەوە وردە و ئاکارانیان تیا کاڵە بێتەوە مەسەلەن کۆمەلگایەک لەو کاتیا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تایە بووە کۆمەلگایش تریش هەبوو بێ لەواتە موسڵمان بۆ لە دەوروبەر لەو شوێنیانە بووە ئایا وەکو یەک بوون نە چونکە ئەوانەی کە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵسوکەتیان کردووە خۆ هەرچەند ئەخلاق نیسبیە ئەخلاق ڕێژەیە هەڵسوکۆ ڕێژەیە دینداری ڕێژەیە حتمەن زیاتر و کاریگەری زۆرتر بووە خەڵکی تریش هەبووە موسڵمان بووە هاتووە بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێی پێغەمبەری خوا ئیسلام چییە بۆی باس کردووە ئەویش وتی وەڵی لا ئەزید ولا ئەنقص ئەلەمانە زیاد و کەمی ناکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی نەجا ئین صەدەق هەر ئەوەنە پابند بێ بەو فەرز و ئەرکەکانەوە تەواو چێتە بەهەشتەوە خاڵی خۆشە بێ کەواتە مەرج نییە هەموو کۆمەلگایەکی ئیسلامی ئیلا دەقا و دەق پابند بێ بە هەموویەوە بەڵکو بە شێوەیەکی ڕێژەی پابند بێ ئەمە یەکەم دووەمیش دوورکەوتنەوەی کۆمەلگاکان لە عەسری نوبووە لە سەردەمی قودووە چونکە باسی قودۆمان کرد لە پێشەوە باسی ئوسوۆمان کرد کە تۆ تا چەندێک کۆمەلگا ئوسوەی چاکی هەبێ قودوەی چاکی هەبێ خەڵکانێک هەبێ پێشەک بن و چاوی لێ بکەن بە تەئکید ئاکاریان بەرزتر بێتەوە خۆشەویست بێ لە ناوێناو مەحبوب بێ و بە تعبیر ئەمڕۆ بڵێن کارزما بێ و زیاتر چاوی لێکن لە کاتێککە ئەوە کاڵ بووە بە تەئکید چاو لێکرد بۆ تەواوکردنی وەڵامەکە دەکرێ ئێمە بڵێن یعنی ئەگەر خەڵکی بگەڕێتەوە بۆ ئەخلاقیاتانەوە پابند بوون بە ئەخلاقاتی پەیامبەری ئیسلامەوە بۆ خۆی تەواوی کێشە کۆمەڵایەتیەکان کۆتایان پێ و حەلە بن هەموو کۆمەلگاکان سەقامگیر و ئارام و هێور و بێکێشە بن قسەیەکی بەرناچۆ هەیە ئیجێڕنەوە باسیەکەن ئەڵێن بەرناچۆ توێتی ئەم کۆمەلگەی ئێستا ئەمە هەموو شێشەی لە کۆمەلگەی بەشەری ئەمڕۆیە هەیە ئەگەر محەممەد ئێستا ببوایە حەلی مشکیلەکانێکە وەکو پەرداخی ئەو بخواتەوە کەواتە کەسایەتێکە کاریگەری هەیە لەسەر چارەسەری کێشەکان بە تەئکید ئێمە ڕۆژگارێک بگەڕێنەوە بۆ ئاکاری پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو کۆمەلگا نەک وەکو تاک وەکو کۆمەلگا بگەڕێنەوە کاریگەری هەیە لە خودی خۆمانە چونکە چارەسەری کێشە کاگاران با ئەم بە واقعی تەمەشایکین تەنیا کۆمەڵشتی مادە نییە ئەخلاق کۆمەڵێکی پەیوەندی بە ئینسانەکانەوە لە بین یەکتریە کۆمەڵێکی پەیوەندی بە خودی بە بینی خۆت و خوای تەعالاوە هەیە کەواتە تۆ لە کاتێکە کە پەیوەندی لەگەڵ خوایە هەیە بەندایەتی خوا ئەکەی دڵت بە یادی خوا و ذیکری خوا ئاوەدانە خوای تەعالاش کۆمەڵێک کارت بۆ ئاسانەکە ها تەماشای قورئان کە فەرمێ ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض أنا دیوە بەشێکی چارەسەری کێشەی ئابووری بەستۆتەوە بەچیەوە بەستۆتیەوە بۆی بە تەقوا بە پەیوەندی بوون لەگەڵ خوایە یان لە چەندین ئاەتە خوای تەعالا باسی ئەوەکە فەرمێ یعبدوننی لا یشرکون بی شیئا یعنی لە کاتێکە ئەم دوو سیفەتە لە خوا نابەدی بکەن من ئەمن و ئاسایش و ژیانیشان بتەبێنن یان خوای تەعالا وەکو لە سوورەی لإیلاف قوڕیش نافەرمێ بەڵێ سوپاس مامۆستا کاک دکتۆر ئەو ئەخلاقەت نازانم ئەگەر تاقیبێک کرد لەسەر قسەکانمانە بێ بەس ویستم و پرسیارە بکەم
ئەو ئەخلاقە تەصنیفەکرێ بۆ ناو خودی ئینسانی باوەڕدار و شوێنکەوتەکانی ئەم پەیامبەرە و دیسانەوە هەرچەند هەندێک باسکرا دیسانەوە بۆ دەرەوەی یعنی ئومەتی ئیسلام بۆ ئەوانەی تری کە مامەسا هێماشی بۆ کرد. خۆی پرسیارەکەی جەنابەت ئیشکال ئامیزە، یعنی یەکێکە لەو پرسیارە ئاڵۆزانەی کە ڕوبەڕووی فکری ئیسلامیە بێتەوە. یعنی فەرز پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرمەشقی ئەخلاقە قودوەی ئەخلاقی بەرزە، سەحابەکانیشی بە هەمان شێوە، ئەوانەی دوای ئەوانیش بە هەمان شێوە، بەڵام ئەو هەموو کێشانە بۆ ڕوویاندا. وانێ خۆ کوشتنی ئینسانێک گاڵتە نییە، یەک ئینسانەکە بەناحەق بکوژرێ یا ئەو کێشە و هەرایە کە دروست بوو. ئێمە لێرەیا بێ قسە لەسەرەوە بکەین کاتێککە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتەکە ئەفەرمێ میعیاریان نەداتێ، یعنی لەگەڵ پێغەمبەر بوون، یعنی سوحبەت کاتێک بە نرخە کە ئەخلاقی پێغەمبەریشی لەگەڵ بێ، تەنها معایەشەی زەمەنی یا پێکەوە بوون لە شوێنە نابێ بە سوحبەت. بۆی ئەوانەی کە سەحابەی پێغەمبەرن ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ، ئەگەر کێشەشیان بوو بێ بە لیقایەک کێشەکانیان حەل بووە، بەڵام ئەوەی کە کێشە حەل نەبوو خەڵکانێکی تر هاتوونەتە سەر خەت و قوانینی خوا شەرم لە کەس ناکە. یعنی کاتێک کە فەرمێ كنتم خەیرە ئومەتین ئوخریجەت للناس، ئێوە باشترین وەچەونەتەوەیەکن کە هێنرابنە وجود بۆ ئەوەی بۆ خەڵک بۆ مردم مەرجی هەیە، تەأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. ئەبێ ئەم سێ صیفەتە لە ناوتانە جێگیر بێ، ئەوسا ئێوە باشترین ئومەتن. ئەمە بۆ هەموو ئومەتە لە هەموو زەمان و مەکانێکە. یعنی ئەمر بە معروف کە تەرک کرێ فەوزا دروستە بێ، نەی لە منکەر تەرک کرێ فەوزای ئەخلاقی دروستە بێ، فەوزای سیاسی دروستە بێ، ئیمان بەخوا خەلەلی تێکەوێ، هەموو ئەو کێشانە دروستە بن. کەواتە مجەڕەدی ئەو ڕووداوانش کە ڕوویان داوە ئەبێ ئێمە دەرس و پەندی پێویستی لێ وەربگرین، وا تێبگەین کە خوا تەبعیزی قایل نەبووە، یا نهاتوە جیاکاری بکە لە بینی قۆناغە جیاوازەکانە، لە بینی میلەتە جیاوازەکانە، لە بینی کۆمەلگا جیاوازەکانە. سەحابەی پێغەمبەر بە گەورەی خۆیشیان ئەگەر وازیان لە کیتاب و سوننە هێنا، ئەگەر فەرزەن لە ناویانە فیتنە دروست بوو، ئەگەر وازیان هێنا لە ئەمر مەعروف و نەهی لە مونکەر خەلەل دروست بوو، هەمان چارەنووسی میلەتانی تریشانە بێ، کۆمەڵگەکانی تریشانە بێ. کاتە بە زمانی ئێستا ئەمانە کۆمەڵی ستانداردی گشتیە، کۆمەڵی ستانداردی گشتیە بۆ هەموو کۆمەلگایەکی مرۆیی. جا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمەی بەرجەستە کرد لە ژیانی خۆیان و فەرموویشی بە سەحابەکانی لا ترجعوا بعدي كفارا يضرب بعضكم رقاب بعض. واتان لێ نەیە صیفەتی کافران وەرگرن، پەلاماری یەکتر بن لە ملی یەکتری. بەڵێ کاک دکتۆر، من ماوەی بەرنامەکەم زۆری نەماوە، ئەمێ ئەو پرسیارە یعنی وەکو تەوەری ئەخیری بەرنامەکەم کەم لەم سەردەمی دنیای گۆڕانکاری و پێشکەوتنی تەکنەلۆژیا و گۆڕانکاری خێراکان کە یعنی کۆمەڵێک شت هەیە لەوانەیە لە سایی تەکنەلۆژیا و پێشکەوتنەکانە خەڵک وا ئەبینە پاشە کشەی کردو، یاخود بە ئاسانی هەندێشت کۆنتترۆل ناکرێ. لەم لەحزە و لەم کاتا چۆن ئەکرێ جێگەی و خیتابی یا گوتاری ئەو ئەخلاقیاتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ مامەڵەکردن لەگەڵ ئینسانیەت و لەگەڵ کۆمەلگا یعنی جیا بکرێتەوە و تایبەتمەندیەکەی خۆی بدرەوشێتە و زیاد کە پاشە کشە نەکات. لە سەرەتای پێویستمان بە چەند کۆرسێکی پێغەمبەرناسی هەیە لە هەموو ئاستەکانە، پێغەمبەرناسی لە ئاستی زانکۆکان، لە ئاستی قوتابخانەکان، لە ئاستی میدیا، وەکو منهەج هەبێ، وەکو شێوەیەکی عەمەلی ڕوون. یعنی مەولودنامە مەسەڵەن کە دائەنرێ لە مانگی مەولودا بۆ بەرجەستەکردنی ئەم لایەن ئەخلاقی و ڕەوشتیە بێ کە لە ژیانی پێغەمبەرە هەیە و ورد بکرێتەوە. نەڵێن پەیڕەوی لە پێغەمبەر، باشە پەیڕەوی بکەم لە چییە؟ لە خێزانداریە، لە میوانداریە، لە ئامۆژگاریە، لە عیلم و سەنعەتە، لە قوبوڵکردنی ئەوی ترە، لە بڵاوکردنەوەی کەلتوری هاوڵاتی بوونە. ئەمە بکرێ بە مەنهەج بخوێنرێ. دووهەم ئەوەیە کە ئێمە شخصیت سازی کە ئەکەین لە کۆمەلگای خۆمانە بە زەحمەت شخصیتێ دروستەکەین، بەڵام زۆر بە ئاسانی شخصیتەکان نەشکێنین. ئەبێ واز لەو نەریتە بێنین، یعنی چونکە عالمێکی دینی، مفەکرێکی دینی، کەسێکی متەدەین بە شێوەیە لە شێوەکان تەمسیلی دینەکەیەکە، تەمسیلی ئاین و بەرنامە و پێغەمبەرەکەیەکە.
ئێمە ئەو حاڵەتی بەدبینیە کە دروست بووە ئەبێ بیڕێنین واتە بنیادنانێکی قورسەیە بەڵام ڕوخانێکی ئاسانی بەڵێ بڵێ ئەبێ ئەو گومانانە کە هەیە بیڕێوێنینەوە ئەوش جوهد و تێکۆشانیەوێ لێبڕانی زۆرتریەوێ لە جاران و وازهێنان بێنی وازهێنانێکیەوێ لەو کەم تەرخەمێکی ئێستا دەستەوەی خەیل لەگەڵی بەڵێ سپاس مامۆستا نازم هەمان پرسیار بۆ بە ڕێزیشە دووبارەی ناکەمەوە ڕێی تۆ بزانم بۆ چوونی تۆوەکو کەسێک کە زیاتر توێژەری لە بواری فکری ئیسلامیە یعنی ئەو ئەخلاقیاتە لەم قۆناغ و لەم دنیا جەنجاڵ و تێک پڕژا و پڕکێشمە کێشەدا چۆن بەدرا و شاوەیی و کاریگەری و بایەخەکانی بمێنێتەوە لە ئێستادا وڵا بیلی زافە بۆی جەنابی کاک دکتۆر من یەک قسەیەکی سەید قوتب هەیە بە ڕەحمەت بیاخۆ ئەڵێ حەزارەیەک کە کەوت 200 ساڵ بۆ 300 ساڵەوێت تا جارێک کە ڕاستە بێتەوە حەزاری ئیسلامیش ئەو دیارە مەبستی حەزاری ئیسلامیە بە دەرەجە یەک بەعامی ژوایە حەزاری ئیسلامی منزومەیە کە هەمووی پێکەوە گرێدراوە مەسەلەن تەنیا بە پەروەردەکردنی ئەخلاق بە تەنیا بەڵکو ئەبێ لە ڕووەکانی ئەخلاقیەوە لە ڕووی سیستەمی حکومڕانیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی زانستی و فەرهەنگیەوە لە ڕووی پەیوەندی کۆمەڵاتیەوە لە هەموو ئەنجانیبانەوە تۆ کۆمەلگا ڕاستکەیتەوە ئەنجا ئەو کاتە کۆمەلگایەکی ڕاستەوە بوو حەزارەیەکی ڕاستەوە بوو بەرجەستە دەبێت بۆیە ئێمە لەم مۆزوعەیە پێویستمان بەوە هەیە یەکەم بە نەفەس درێژی یەکمان پێویستە بۆ پێگەیاندنی تاک و کۆمەلگا پاشانیش ئەوە دێمە سەر ئەو خاڵی کە ئێمە پێویستمان بۆ هەیە کە مرۆڤ سەنتەری مادام ئێمە لە ئەمە دنیای تەکنۆلۆژی هەیە دنیاە کە دنیا پێشکەوتن و زانستە نابێ خۆ زانست و تەکنۆلۆژیا لەگەڵ وەکو چۆن لە ئەوروپا لە سەردەمێکە وایان لێکرد کە ئاین و پێشکەوتن ئاین و عیلم کردیان بە دژی یەک کە لە ڕاستیشە وانە بەنسبەت ئیسلامەوە وانە ئیسلام هەتاوەکو زانست و تەکنۆلۆژیا پێشکەوی خزمەت بە ئیسلامەکە خزمەت بەدینەکە بۆیە ئێمە پێویستمان زیاتر بەوە هەیە کە مرۆڤ سەنتەری کە مرۆڤ وای لێ بکەین ڕێزی مرۆڤ بگیرێ چونکە ئێمە ئەچینە سەر ئەنتەرنێت بۆ نمونە ئەچێت تۆ لە فەیسبووکە تا دەیان برادر و دۆست هەیە مەرزیە هەمووی وەکو تۆ مولتەنزیم بێ ئەم ڕێگەیە خزمەت بە یا ناسینەوە یا تعریفە بێتەوە بۆ ئەخلاقیاتی پێغەمبەری بۆ مامەڵەی پێغەمبەر ئەبێتە سەرەتایەک هەم بۆ ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەم بۆ ئەخلاقی ئینسانی چونکە ئێمە لەگەڵ مرۆڤەکانە هەمومان پێکەوە هەر دینێکی هەبێت لە ئینسانیت تا مشتەرەکین مرز نییە ئەو دینەی من هەمە ئەوە هەیبێ بەڵام هەردووکمان مرۆڤین با بین ڕێز لە مرۆڤ گرین مرۆڤ ڕێزی لێ بژیرێ نەکوژرێ مافی پێشێر نەکرێ ئازادی هەبێ کەساتی پارێزراو بێ ئەمانە کۆمەڵێ بەهان هەومان تیا شەریکین بین ئەم ئەخلاقانە گەورە بکەینەوە ناو عمومی کۆمەلگایە لەگەڵ ناو خۆشمانە جگە لەوانە ئەخلاقی ئیسلامیەکانیش ئیبرازکەین و گەورەکەین بەڵێ سپاس ماوەسا من شتێکم لەماوەگەر دکتۆریا ماوەسا بەڕێزت خۆت ئیزافەیەک تا مابێ لە نیو خولەکایەکی کاتانێمێ کۆتایی بە بەرنامەکەیان شتێکتان نەماوە لەسەر کۆیتەوەری بەرنامەکان وڵا ئێمە ئەبێ سەرەتا کار لەسەرەوە بکەین تاکی موسڵمان بۆ ئەوەی هەڵگری منزومە ئەخلاقیەکە بێ خاوەنی ئیرادی سربەخۆ بێ لەژێر کاریگەری مۆدێرنە و پۆست مۆدێرنە و ئەم بانگەوازانەی کە دواتر هاتوونەتە وڵاتی ئیسلامی ئیرادی خۆی لەدەست نایە چونکە کە تۆ خاوەنی ئیرادە بووی ئەتوانی بەرنامە و فکر و ئایدۆیای خۆت پیادە بکەی لە پێشا بڕوا بەخۆبوون اینجا کارکردن لەسەر خۆ اینجا هەنگاونان بەرەوە ئەوەی ئەو سەرمەشقەی خۆمان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ژیانی خۆمانە هەمیشە لە بەرچاومانە بێ و چاوی لێ بکەین بەڵێ مامۆستا نازم ئیزافەیە وەڵام تەنیا ئیزافەکەم ئەوەیە پێویستمان بە هوشیاریەکی گەورە هەیە هوشیاری لە ئیسلامە ینی بین باش حاڵی من لە ئیسلام لێکۆڵینەمان هەبێت لە ئیسلام لە دەخەکانی لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و هوشیاریشمان هەبێت دەربارەی ئەم کۆمەلگا و ئەم مجتەمەعی ئێستا چونکە ئێمە تاوەکو لە دەوروبەرمان تیا نەگەین ناتوانین دینەکەمان بگەین بە دەوروبەر تا لە خۆمان تێ نەگەین ناتوانین لە دینەکەمان وەکو پێویستی بگەین بۆی پێویستمان بە خودناسی هەیە بە ناسین دەوروبەرمان هەیە و پێویستمان بۆ هەیە کە ئیسلامەکەمان دینەکەمان جوان بناسین چونکە ئیسلام ئەوە نییە کە کۆمەڵێ دەغ بێ و ئێمە بین تەنیا بیڵێنەوە نەقلیکەین بەڵکو با لەگەڵەوە شاوەکو قورئان لە دەیان ئاەتە باسی ئەفەلا یەتەدەبەرون القورئان ئەم عەلا قولوبٍ ئەقفالها باسی تەدەبورەکە باسی تەفەکوورەکە باسی هەموو ئەمانەکە بیرکەینەوە فکر بجوڵێنین ئینشاڵڵا گەین بە ئەنجام بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا نازم عەبدوڵڵا توێژەر لە فکری سیاسی ئیسلامی سپاس بۆ دکتۆر سەباح بەرزنجی توێژەر لە شەریعەتی ئیسلامی سپاستانەکەم کە لە
ئەم حەڵقەی بەرنامەی مەودا ئامادە بوون.